لە مزگەوتی عوسمانی کوڕی عەفان لە هەڵەبجە 40 کەس لە ئاست و تەوە نەجیاوازەکان بەشداری خولی تاجی شکۆیان کردووە کە تایبەتە بە لەبەرکردنی قورآنی پیرۆز و ماوەی 40 ڕۆژ بەردەوام دەبێت. فيها فاكهة والنخل ذات الأكمام تجوي بين بويرة 3 جزء من لبرو شوار جزء و 2 سورة. والله زۆربەی ئەو فەزلانەی کە باس کراون و ئەو مرتاحیەش کە لێرە دەسەکەوێ و ئەو خۆشی و سەکینەتی کە خۆی گەورە دای بەزاندوت ئەم شوێنە لە هیچ شوێنێکی تر دەست ناکەوێت. ئەمە یەکێک بوو لەو هۆکارانی کە من بەشدار بم. ئەم پرۆژەیە کە بە پرۆژەی تاتیشکۆ کە بڵاویان کردو وتیان بۆ فێربوونی قورئانە بۆ 40 ڕۆژ کە منیش هاتم بۆ بەشداریکردن کە وای کرد زۆر ئاسان فێری قورئان بم و زۆر ئاسانکاری بۆ کردم. و پێشنێژ و وتارخوێنی مزگەوتەکە باز لە گەورەی و پیرۆزی لەبەرکردنی قورآنی پیرۆز دەکات و دەڵێت لەلایەن خێرخوازانەوە 5 گەشتی عومرە کراوەتە دیاری بۆ سەرکەوتوانی ئەم خولە ئاوینەیە. جا ئەگەر خەڵکی بەشداری بکات و خەڵاتیان بکات بەشدارە لەو ینی قورئان خوێندنە. ئێمە هەمیشە دوعای خێر ئەکەین بۆ ئەو بەڕێزانە کە ئیتر بە هەر شێوەیە خزمەتیان بەڕێزانەکەن خەڵاتیانەکەن خزمەتیانەکەن یا هەر شتێک خواردنەوەیان بۆ دابینەکەن سەرپەرشتیانەکەن ئەڵێن خوایە بەشداریان کەی لە هەموو ئەو ئاەتانی کە ئەی خوێن چەند جارە ئەیڵێنەوە هەموو ئەو ئاەتانە هەموو ئەو وشە پیرۆزانی قورئانی پیرۆز خوای گەورە بیکات ئینشاءڵڵا خێر و بەرەکەت بۆیان. ئەوانەی بەشداریان لەم خولی لەبەرکردنی قورئانی پیرۆزە کردووە لە پارێزگا و شارەکانی کوردستانەوە هاتوون و هەر لە مزگەوتەکەدا شوێنی مانەوە و خواردنیان بۆ دامین کراوە بێ بەرامبەر. خولەکە باوکاری بەڕێوەبەراتی و قافی هەڵەبجە کراوەتەوە و سەرکەوتوانیش خەڵاتی شایستە دەکرێن. شێوازەکەشی بەو جۆرەیە کێ لە ماوەی 40 ڕۆژەدا زۆرترین قورئانی پیرۆز لەبەر بکات خەڵاتی تایبەت و شایستەی پێدەدرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.